گرنگی نەدان بە کارتی تەندروستی و نەبوونی خزمەتگوزاری پێویست لە نەخۆشخانەکان بەردەوام جێگەی گلەیی و ناڕزایی هاوڵاتیان و بگرە زۆرێک لە پزیشکانیش بووە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت کارتی تەندروستی لە دوای ڕاپەڕینەوە هەنگاوی خراپی ناوە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی و تەنانەت زانستیشەوە. تایبەت بە کارتی تەندروستی لە هەرێمی کوردستانەوەی کە حکوومەت ڕایگەیاندووە بەوەی کە بارودۆخی تەندروستی بە ئاراستەیەکی باشتر بەرێبەوەی کە ئێستا هەیە بە دابینکردنی بیمەی تەندروستی بۆ چه هاوڵاتیان چێ ئەوەی بە کۆی گشتی پاراستنی مافی هەم نەخۆش و هەم پزیشک و کارمەندان ئەمانە بەشێکن لە کارنامەی حکوومەت. بەڵام هەموو کارنامەیەک پێویستی بە جێبەجێکردن هەیە، بە هەنگاونانەوەی بەرەو جێبەجێکردن لە کارنامەی نەک حکوومەت، کارنامەی حزبەکان لە هەڵبژاردنە هەمووی تەرکیزیان خستۆتە سەر ئەم جۆرە لە پروپاگەندانەیە خود ئەو هەموو جۆرە کارنامانەی کە پێویستە کاری لەسەر بکرێت. بەڵام تا ئێستا ئێمەوە چەند ساڵە حکوومەتی هیچ شتێک لەم کارنامانە نەچۆتە بواری جێبەجێکردن، تایبەت بە ئەوەی بیمەی تەندروستی یاخود دڵنیایی سەلامەتی تەندروستی شتێکە بابەتێکی هەرە ئەساسیە لە مەسەلەی بەڕێوەبردننی سیستمی تەندروستیە. کار دەکەین بۆ باشترکردنی کارتی تەندروستی گشتی و گەیاندنی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم لە کارنامەکەیدا دەڵێت کار دەکەین بۆ باشترکردنی خزمەتگوزاری تەندروستی و هەوڵ دەدەین بیمەی دڵنیایی دابین بکەین بۆ نەخۆش و کارمەندانی تەندروستی. بەڵام کابینەکە بەرەو نیوەی تەمەنی دەچێت و زۆرێک لە نەخۆشخانە گشتیەکان بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. هاوکات نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا دروست نەکراوە و پزیشک موچەی پێنادرێت و لەبەر کەم تەرخەمیەکانی حکوومەت بەردەوام پزیشکان بایکۆتی دەوام دەکەن. یاساناسێک دەڵێت پێویستە لە ڕووی یاساییەوە حکوومەت پابەندی ئەو کارنامەیە بێت کە ڕادستی پەرلەمانی کردووە و ناکرێت خاڵەکانی نێو کارنامەکە جێبەجێ نەکرێت. متمانەدان بە حکوومەت و چاودێریکردنی حکوومەت ئەرکی پەرلەمانە. هەروەها مادەی 50 لە پەیڕەوی ناوخۆ ئەو پرسیارانەی وەکو وەزیفەی چاودێری پەرلەمان ئاڕاستەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەکرێت پێویستە کارنامە و سیاسەتی گشتی پێوە هاوپێچ بێ. کەواتە هەر کابینەیەک کاتێ متمانەوەرەگرێت کە دەقێکی هەبێ بۆ وەکو سیاسەتی گشتی خۆی کە ناسراوە بە بەرنامەی کاری حکومی. ئەم بەرنامانە کۆمەڵی بەرگەی ڕیزکراون، بەڵام دوجارە بێ دەست بکە بە دەرچوانندنی یان ئامادەکردنی پرۆژە یاسا بۆی پەرلەمان تەصدیقی بکاوەکو هێڵێکی شەمەندەفەر لەسەری بڕواوەتەوە بتوانین چاودێری بکەین. بە دڵنیاییەوە لە کاتی ئێستا دوای تەمەنی زیاد لە ساڵێکی کابینەکە بەشی زۆری ئەوانەی کە نووسراون جێبەجێ نەکراون. واتە دەتوانی بڵێ یەک لە سەرسێ ئەوەشی کە نووسراوە جێبەجێ نەکراوە. ئەمە وەکو پرسێکە تا ئێستا ماوەتەوە گرفتێکی دروست کردووە کە خەڵک متمانەی بە حکوومەت بە ئیدارە بە کابینەکە زۆر لاواز ببێ. ئێستا کە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا تەنگی بە کارتی تەندروستی لە جیهاندا هەڵچنیوە، زۆربەی وڵاتان گرنگی زیاتر بە کارتی تەندروستی دەدەن و خزمەتێکی گەورەی نەخۆش و پزیشک و کارمەندانی تەندروستی دەکرێت لە ڕووی دابینکردنی بودجەی پێویست و کردنەوەی نەخۆشخانە. بەڵام لە هەرێمی کوردستان کارتی تەندروستی گشتی بەرەو فرامۆشکردنی تەواو دەچێت و بە 2 مانگ جارێکیش موچەی کارمەندانی تەندروستی نادرێت. لە بەرامبەردا حیزب و بەرپرسان پەریان بە کارتی تەندروستی تایبەت داوە کە ئەفشارێکی گەورەی دارایی لەسەر هاوڵاتیان دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.